پشبەستن بە جەلاد و پەتی سێدارە بە مەبەستی مانەوەی ڕژیم بێسەمەرە. ڕۆژی یەکشەمە 16 گوڵان پارێزەری مەحموود مهرابی ڕایگەیاندکە دادگایەک لە ئیسفەهان بە شێوەی زارەکی و بەبێ ئاگادارکردنەوەی فەرمی بە تاوانی گەندەڵی حکمی لە سێدارەدانی موەکڵەکەی پێڕاگەیاندووە. ناوراو دەڵێت لە دووسەی موەکڵەکەیدا تەنانەت یەک تۆمەتی ئۆتۆی گەندەڵی زەویبوونی نییە کە لەگەڵ یاسای خودی ئەم ڕژیمەدا بگونجێت. مەحموود مهرابی لە ڕێبەندانی ساڵی 1401ەوە لەژێر ئەشکەنجەدا بووە و دادوەرە بەکرێگیراوەکەی تەنیا بەهۆی چالاکی لە دنیای مەجازیدا ئەم حکمە نامرۆڤانەی بەسەردا سەپاندووە. دەستگای دادوەری ئیسفەهان کە بە ڕەسوایی و گوێ لە مسبوون ناوبانگی دەرکردووە ڕۆژی 25 ئاڤریل بەبێ پشبەستن بە هیچ هۆکارێکی یاسایی سزای لە سێدارەزانی بۆ ڕاپەری شۆڕەژگێر تومەت ساڵحیش دەرکرد. بەڵام ڕژیم ڕۆژی 16 گوڵان تەنیا بە دەرکردنی حکمی ئەعدام نەوەستا، بەڵکو هاوکات سزای لە سێدارەزانی دوو بەندکراوی لە زیندانی زەنجان و بەندکراوێکی لە زیندانی دیزڵابادی کرماشان بەڕێوە برد. 4 ڕۆژ پێشتریش واتە بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 12 گوڵان ڕژیم ئەنوەر خزری خەڵکی شاری مەهابادی دوای نزیکەی 15 ساڵ دەست بەسەر بوون بە تۆمەتی بیرروباوەڕی ئاینی لە زیندانی قزڵ حساری کەراج لە سێدارەدا. پێویست باوە بیرهێنانەوەیە کە چەندین زیندانی کورد لە دادگای چەند خولەکیدا بە تۆمەتی بیرروباوەڕی ئاینی سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە. بەپێ هەواڵەکان ڕۆژێک دوای لە سێدارەزانی ئەنوەر خزری دوو کەسی دیکە لە زیندانەکانی ئەردەبیل و کەراج لەلایەن ڕژیمەوە لە سێدارەدران. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ڕۆژی پەنجشەمە 13 گوڵان ڕایگەیاندکە لە 2 هەفتەی ڕابردوودا کۆماری ئیسلامی لە هەر 5 کاتژمێردا کەسێکی لە سێدارەداوە. هەروەها لە 2 هەفتەی کۆتایی مانگی ئاڤریلدا حکمی لە سێدارەدانی 63 زیندانی لە زیندانەکانی ئێراندا جێبەجێ کراوە. بە پێداتەکانی ئەو ڕێکخراوەی مافی مرۆڤ لە ماوەی 4 مانگی ڕابردوودا 171 کەس لە زیندانە جیاجیەکانی ئێران لە سێدارە دراون. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی پێشتر لە راپۆرتێکدا ڕاگەیاندبوو کە ساڵی 2023 لانی کەم 853 کەس لە ئێران لە سێدارە دراون. ئەگەرچی ئادامەکان بەردەوام لەگەڵ دژایەتی و ناڕزایەتی زۆرێک لە هاوڵاتیانی ناوخۆ و دەرەوە بەڕێوە ڕووبۆتەوە، بەڵام لە بەفرانباری 96ەوە و بە تایبەتی لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژن ژیان ئازادیەوە زیاتر پەرەیسەندووە. ئەم ناڕزایەتیانە بە تایبەت بە دوای حکمی لە سێدارەدان بۆ تومەت ساڵحی لە ناوەوە و دەرەوە و تەنانەت لە ناو زیندانەکان لەلایەن زیندانیانی سیاسی خەباتکارەوە ئاستێکی بەرینتری بەخۆیەوە گرتووە. پەنابردنەبەر جەلاد و پەتی سێدارە هەر لە سەرەتای دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیەوە بەردەوام بووە و لە شۆڕشی ژینا بەملاوە خێراتر بووە، چونکە ئەو بزوتنەوە شۆڕژگەرانەیە ترسی مەرگی حەتمی خستووەتە دڵی بەرپرسانی ئەم ڕژیمەوە. پەرەسەندنی ژمارەی ئەعدامەکان لەو ماوەیەدا هاوکات بووە لەگەڵ تونتربوونەوەی هێرشی وەحشیانە بۆ سەر ژنانی خوازیاری جلوبەرگی دڵخواز، چڕبوونەوەی گوشارەکان بۆ سەر هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و زیندانیانی سیاسی، هێرشی زیاتر بۆ سەر کۆڵبەران لە کوردستان و سوختبەران لە بەلوچستان و هەروەها بەهاییەکان بە پانتای ئێران. گرتنەبەری سیاسەتی مانەوە بە پشبەستن بە پەتی سێدارە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە پێچەوانەی دەیە شەست نەک هەرجەماوەری تووڕە و بێزاری چاوترسێن نەکردووە، بەڵکو بۆتە هۆی هاندانیان بۆ چوونە ناو سەنگەری خەباتی ڕاستەوخۆ لە دژی ڕژیم و لە گۆڕنانی ئەو دەسەڵاتە. پەرەسەندنی بێوێنەی ناڕزایەتیەکان دژ بە سزای لە سێدارەدان یەکێکە لە بەڵگە سەلمێنەرەکانی ئەم ڕاستیە. بەڵام بۆ لە کارخستنی ماشینی ئادامی ڕژیمی و کۆسایی هێنان بە سزای لە سێدارەدان پێویستە هۆڵی زیاتر بدرێت و تاکتیکی هێرشبەرانەتر بگرێتە بەر و ئاسی ناڕزایەتی و داخوازیەکان بەرز بکرێتەوە. پێویستە هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری و ڕێکخراوە سەربەخۆکانی ناڕزایەتیە پرش و بڵاوەکانی خۆیان زیاتر ڕێک بخەن، بەردەوامی پێبدەن و سزای لە سێدارەدان دەبێ هەڵبوەشێتەوە
بکەن بە یەکێک لە دروشمە سەرەکیەکانی خۆیان. ئەوان بەم شێوەیە دەتوانن دادخوازان و نەیارانی سزای لە سێدارەدان لە ناوەوە و دەرەوە لەگەڵ خۆیان ڕێک بخەن. پێویستە جەماوەری خەڵک لەو ڕاستیە تێبگەن کە ئیعدام لە دەستی ڕژیمدا ئامرازێکە بۆ پێکێنانی ترس و خۆف لە کۆمەڵگادا نەک بۆ دابینکردنی ئەمنیەت. لە سێدارەدان نەک هەر لە هیچ وڵاتێکدا ئارامی و ئەمنیەتی پێک نەهێناوە بەڵکو ئاکامی پێچەوانەی بووە. ڕاستی ئەم بابەتە لە ڕژیمێکدا کە بە پشبەستن بۆ پەڕی سەرکوت و توندوتیژی شەڕی لە دژی خەڵک ڕاگەیاندووە زیاتر دەردەکەوێت. هەر لە ئەوڕۆوە دەتوانرێت ڕژیم تا ڕادەیەک ناچار بە پاشەکشە بکرێت سەبارەت بە ئیعدامەکان و هێرش بۆ سەرژنانی ئازادکۆژ و هیتر، بەڵام مەرجی کۆتایی هێنان بە سزای ئەعدام و هەر چەشنە بەڵاو نەهامەتیەکی تر لە ئێران بریتیە لە ڕووخاندن و لە گۆڕنانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی.